بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وەفدی دانوستانکاری حکوومەت یاریمی کوردستان سەدانی پەرلەمانیان کردو لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان و لیژنەی دارایی و سامانە توشتەکان لە پەرلەمانی کوردستان کۆبوونەوە و لەبارەی ڕێکەوتن لەگەڵ بەغدا و مەسەلەی موچە گفتوگویان کرد. بەپێی زانیاریەکان وەفدی حکوومەتەوەی ڕاگەاندووە تا موچە لە بەغداوە دێت لێبڕینی موچە بەردەوام دەبێت و ئەم مانگەش لە سەدا 21 لە موچەخۆران دابڕدرێت. هەروە جێگری سەرۆکی حکوومەت ئاماژەی بەوە کردووە کەوان بەرداوام دەبن لە سەرنجامدانی چاکسازی لە خەرجی و داهات و کۆنتڕۆڵکردنی دەواازە سونیرەکان و پێراچوونەوە بە گرێبەستە نەوتیەکان. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لە سەرەوە دەکەین ئایا حکوومەت پارەی هەیە و نایدات بە موچەخۆران و ڕێکەوتنی هەرێم و بەغداد لەسەر موچە چی بەسەردێ و بۆچی تاکو ئێستاش کابینەی نوێم دەستی بۆ چاکسازی ڕاستەقینە نەبردووە. لەسەر موچە و ڕێکەوتن لەگەڵ عێراق پەرلەمانی کوردستان و شاندی دانوستانکاری حکوومەت کۆبوونەوە. شاندی دانوستانکاری حکوومەت بە سەرۆکاتی قوبات تاڵەبانی لەگەڵ سەرۆکاتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان و لیژنەی دارایی و سامانە سروشتیەکان کۆبوونەوە و لەبارەی ڕێکەوتن لەگەڵ بەغدا و دۆخی دارایی هەرێم گفتوگۆیان کرد. لەبارەی ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت ڕایگەیاند. حکوومەتی هەرێم پابەند دەبێت بەو ئەرکانی کە لەسەرەتی لە یاسای بودجەی 2021 عێراق بۆ بەدەزێنانی ماف و شایستە داراییەکانی هەرێم. لە کۆبوونەوەکەی حکوومەت و پەرلەماندا پەرلەمانتاران لەبارەی لێبڕینی موچە پرسیاریان لە وەفدی حکوومەتی هەرێم کردووە. ئاوات شێخ جەناب وەزیری دارایی لەبارەی لێبڕینی موچەوە ئاماژەی بەوە کردووە تا پارە لە بەغداوە نێت لێبڕینی موچە بەردەوام دەبێ و ئەم مانگەش بە لێبڕینی لە سەدا 21 موچە دابەش دەکرێت. هەر لە کۆبوونەوەکەدا وەفدی حکوومەت هیچ بەڵێنێکیان با پەرلەمان نەدا بۆ دیاریکردنی وادەیەک بۆ کۆتایی هێنان بە لێبڕینی موچە و دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران. هاوکات لەسەر ئاستی پەرلەمانی کوردستانیش 42 پەرلەمانتار واژویان کۆ کردوێتەوە و داوای دانیشتنێکی پەرلەمان لەبارەی لێبڕینی موچەوە دەکەن. ئەو 42 پەرلەمانتارە داوا دەکەن هەرچی زووە حکوومەت کۆتایی بە لێبڕینی موچە بێنێت. با گوێرەی لێدوانی بەشێک لە پەرلەمانتارانی کوردستان بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوت و دۆلار و زیادبوونی باج داهاتی هەرێم بە ڕێژی لە سەدا 50 زیادی کردووە و لە ئێستادا داهاتی مانگانەی هەرێم لە 1 تریلیۆن دینار زیاترە. بەمەش دەتوانرێت تەواوی موچە کە 895 ملیار دینارە لە کاتی خۆیدا بدرێت و 200 ملیاریش بۆ خەرجی حکوومەت و پرۆژەی خزمەتگوزاری بەکار بێنرێت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکرد لەسەر مەسلەی چاکسازی و مەسلەی موچە و چەند پرسێکی تایبەت بە دۆخێرەی کوردستان میوانداری بەڕێز سۆران عومەر پەرلەمانتاری پێشووی کوردستانمان کردووە. کاک سۆران بەخێر بێت، سوپاس بۆ دەبێت. زۆر سوپاس. بەر لەوەی کە بچین سەر مەسلەی موچە و مەسلەی چاکسازی حەز دەکەم سەرنجی بەڕێزت بزانم ئێمە لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراقین لە مانگیدا و بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانیش ڕۆژێکی ماوە چەندە گرینگە هاوڵاتیان بچن دڵنیا بنەوە لە ناوەکانیان بۆی کە لە مانگیدا گۆڕانکاریی باش بکری لە نوێنەرایەتی هەرێم لە بەغداد. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، خەڵک کاتێک کە گلەیی هەیە لە پەرلەمانتارەکانی لە خولێکی پەرلەمانی لە کوردستان وەیە لە بەغدا کە گلەیی هەیە لە کابینەیەکی حکوومەت دەبێ بزانێ ئەم گلەیەی لە پێش هەڵبژاردن مانای خۆی هەیە کاتێکە ئەگەر بێت و بە شوێنیا بڕوە بە واتایەی ئەگەر تۆ نەچیت بەشداری دەنگدان نەکەیت، بەشداری هەڵبژاردن نەکەی، تووشی نیگەرانی و تووشی بێهیوایی بووبی، ئەمە کاریگەری لەسەر پاش هەڵبژاردنەکە لە بری تۆ کۆمەڵێک نوێنەر دەچن کە تۆ دەستن نییە لە هەڵبژاردنیان یا ڕەتکردنەوەیان. ئەگەر ئەوەی کە تۆ گلەیت لێی هەیە بچۆ سزای بدە، ئەوەی کە تۆ پێت وایە پشتیوانی تۆیە دەنگی تۆیە
بڕۆ پشتیوانی بکە. ئەم دەسەڵاتە بە بەرنامە کارێکی کردووە کە خەڵک بێهیوا ببێ لە هەڵبژاردن و تا ئەم ساتە بەدیلی هەڵبژاردنمان نییە. یعنی ئەگەر بەدیلی هەڵبژاردن شتێکی تر وایە ئێمە بە خەڵکیمان دەگوت هەڵبژاردن با نەمێنێ شتێکی تر دەکەین. تا ئێستا تەنها بە هەڵبژاردنە خەڵک دەتوانێت نوێنەری خۆی دیاری بکە. ئەو بۆچی بە تەزویر بە چاوسورکردنەوە بە ئیغرا نوێنەری تەزویری خۆی دانێت تۆ بۆ ناچی نوێنەری حەقیقی خۆت دیاری بکەی و بتانی دوایی لێی بپرسیتەوە. و ئەوەشی کە لە ڕابردووە نوێنەرایەتی تۆی وەک پێویست نەکردووە سزای بدە. ئەوەی بەدڵتە دەنگی پێ بدە بڕوا بە بەڵێنی ناڕاست مەکە وەکو دەڵێی ئەمانە لە هەڵبژاردننا قسە دەکەن و دوایی نایبەنە سەر. ئێ سزای بدە. ئەمانە کە چوونە حکوم خەڵکیان بیرە چێتەوە دوای هەڵبژاردن. ئێ سزای بدە. ئەم سزایە یەک جار لە 4 ساڵ لە 5 ساڵە لە هەرێمی کوردستان هەڵبژاردن ئەکرێ چ بۆ کوردستان چ بۆ عێراق. تۆ تەنها و ڕۆژە ئازادی بینی خۆت و خوا بچۆ سەر سندوقەکە باش تعبیر لە وجودی خۆت لە بۆچوونی خۆت لە ڕەئی خۆت بکە بەرامبەر ئەم دەسەڵاتە ستەمکارە. پشتیوانی وانەش بکە کە بڕوات پێیانە دیفاعیان لە تۆ کردووە و پشتیان بەر نەداویت و چیان پێکرا بێ کردویانە چیشیان نەکرد بێ نەیان توانیوە. بۆیە بەڕاستی خەڵی زەرورە. ئێستا کە من کارتی دڵێن توماری دەنگدەران تا 15 مانگ ینی 1-2 ڕۆژێکی ماوە گرنگێک خاڵک بچێت دڵنیا بێت تۆ لە ناوەکەی کەی لە تۆماری دەنگدەران بۆی بۆ مانگی دە کاڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق بڕۆچی ئامادە بێ وە گۆڕانکاریکیش بکات لە نوێنەرەکانی لە بەغداد. بە دڵنیاییەوە تۆماری نوێکردنەوەی تۆماری دەنگدەران کە بە بایۆمەتریە زەرورە هاوڵاتیان بچن کارتەکانی خۆیان ئەوەی نوێ نەکراوەتەوە و بایۆمەتری نەکردەوە بیکا و وێنەی بچێتە سەر کارتی دەنگدانەکەی ئەوەی کە وێنەی لەسەر نییە و بۆ ئەوەی خۆی بتوانێت دەنگی پێبدا و ئەگەر تووڕەشە و دەنگ نادا با بچێ خۆی دەنگەکەی خۆی بسووتێنێ نەک لە بری ئەو دەنگێکی بۆ پێ بدەن بە دەسەڵاتێکی ستەمکار و خەڵکێکی گەندەڵ و دوایش گلەی ئەم هیچ مانایەکی نییە. بەڵە 2 ڕۆژی ماوە و مێدەکەم ئەوانەی کە نەچوون بەدەم ئەمەوە بچن کارتەکانیان وەربگرنەوە وەگەر هەڵبژاردننی پێشوەختی عێراق کرا ڕەئی خۆیان بدەن بۆ ئەوەی کە قەناعەتیان پێ. باش گرینگە گۆڕانکاری لە نوێنەرایەتی هەرێم لە بەغداد بکرێ ئەنێگەر گۆڕانکارێکی گەورە بکرێت چ کاریگەری سەر خەڵکێ بۆم لەسەر مەسلەی بودجە بێ بڵین پێکێنانی حکوومەت بێگەر گۆڕانکاری بکرێ ئەو دەنگانی کە دژی دەسەڵاتون لە بەرژەوەندی خەڵکارێک لە بەغداد بەهێز بن گۆڕانکارێک دروست دەبێت. ئەگەر ببینی ئێستا ئێمە دوای ئەو ڕیفراندۆمە سەقەتەی کە ئەو برادەرە کردی هەرێمی کوردستانیان تووشی ئەم هەموو نەکبەتی و سەرگەردانی و پاشەکشەیە کرد چوونەتەوە لەسەر چۆک بەرامبەر بەغا دانیشتون ئەو هەموو تەنەزولەیان کردووە ئەو هەموو ڕێیان بڕیوە بۆ ئەوەی جارێکی تر بەغدا بودجە و موچە و ئەو شتێک کە ناویان ناوە ڕێکەوتن و یاسای بودجە هەرێم هیوایەکی پێ هەڵچنیەوە بە دڵنیاییەوە بەغدا گرنگە بۆ هەرێمی کوردستان و ئێمە شەڕەکانمان دەبێت بەرینە بەغا چونکە لە بەغاشەوە توانین شەڕی ئەم گەندەڵی وستەمکاریە بەرامبەر هەرێمی کوردستان بکەین. باش بینە سەر مەسلەیەکی تر ئەویش ئەم کۆبنەوەی ئەمڕۆی بڕین شاندی حکوومەت و پەرلەمان هەبوو و لەسەر ڕێبرینی موچە قسەکرا بوو کە هەر بەردەوام دەبێت بە بۆچوونی بەڕێز حکوومەت ئێستا پارەی هەیە نەیدات بە خەڵک. بەڵێ طبعاً ئەم حکوومەتە لە مانگی حوتی ساڵی 2019 لە پەرلەمان متمانەی وەرگرت لە تەمەنی موچەدانی خۆیە 20 مانگ تا ئێستا هێناوێتی لەم 20 مانگە 5 مانگی بە کاملی موچەی هەر بڕی نەیدا و لە دوای ئەوەوە دەستی کردووە بە لێبڕین بە ناوی خۆگونجاندنەوە کە ئەمە پێناسەی نییە جگە لە لێدزینی مستحقات. بەڵێ ئەمە لێدزینی مافی یاسایی و ڕەوای ڕەنجی خەڵکی موچەخۆری هەرێمی کوردستانە لە هەموو ئاستەکانە. پاساوێک لێدزینە چکوان دەڵێن ئەتا وشەی لێبڕینیشان قبول نییە دەڵێن خۆ گونجاندنە داهاتی بەردەست هەرەوەندە هەبووە کە دابەشی دەکەن. وەڵا ئەمە ناوی هەرچی بێ لێدزینە
و لێدزینەکەش پاشەکەوت کە ستەمێکی گەورە بوو ژمارەیەکە وەسیقەیەکی قانونیە لە وەزارەتی دارایی پارێزراوە بۆ پاشەکەوتەکەی پاشەکەوتی کابینەی پێشوو کە بە 5 ساڵ بەو تەمەنەی خۆی تقریباً ئەگەر تەمەنی ئەم کابینەیە بگا بە تەمەنی ئەو کابینە 2 هێندەی پاشەکەوت زیاتر لە موچەی خەڵک ئەدزێت بەم ناوەوە. تەماشا بکە تۆ ساڵی 2020 ساڵی ڕابردوو موچەی مانگی سێیاندا یەکسەر چوون بۆ موچەی مانگینەوە، موچەی مانگی 4 5 6 7 8یان وا لێکردیان ئێمە بۆی بتوانین لەگەڵ بەغدا بڕۆین ئەو پارەی لە بەغداوە دێ بۆ موچەی مانگی نوێیە ئێمە ئێستا سێمانداوە ناتوانین چواری پێ بدەین. ئەنواع بەڕاستی درۆیان لەگەڵ خەڵکی کوردستانە کردووە. باش بەس دوای دە و بڵندەش 11 و 12 هەر نەدرێ. بەڵێ ئەو دووەشیان لە ساڵی 2020 هەر نەدا هاتن ئەبەم شێوازەی کە وعدی درۆینەی باشکردنی موچە و لە کاتی خۆیان دەیدەن ئێستا لە 121 دەبڕن لە کاتێکە. تەماشا بکە کاک حەکیم تەنها لە ئاڵوگۆڕی بەرزبوونەوەی بەهای دۆلار بەرامبەر بە دینار و دابەزینی بەهای دینار بەرامبەر بە دۆلار تەنها لە گۆڕینەوەی پارەی نەوتە چکەمان بە دۆلار نەوتە فرۆشن دەیکەنەوە بە دینار موچە بە دینارەدەن 180 ملیار دینار هەموو مانگێک فقط لە گۆڕینەوەی 100 دۆلار بۆ پارەی عێراقی ئەوان 180 ملیار مانگانە پارەی زیادەیان دەسەکەوێ باسی ناکەن بەس لەوە 180 ملیار بەس تەنها کە بەرمیلێک نەوت ئەدەن بە هەر چەندێک دوای دەیگۆڕ لە مانگێکە پارەی نەوت چەندەکە کەیکەنەوە بە دینار لە چاو ڕابردووە کە دۆلار بە 120,000 بە 180,000یان گۆڕیەوە و لەوەشا قازانجیانە کرد. ئێستا دۆلارێک بە 1460 دینار 70 دینار ئەوان بەکەمترەی گۆڕنەوە بەس لەو فەرقا هەموو مانگی حکوومەتی هەرێم 180 ملیار داهاتی زیایی کردووە وەکو چۆن عەجزی میزانیەی 2021 عێراق بەشێکی وتیان بانقی مرکزی پارەی بەرز کردەوە ئین بەهای دیناری دابەزان دۆلار بەرز بووە بۆ پڕکردنەوەی ئەو کورتێنانەی بودجە بووە. هەرێم زۆر لی مستەفیدە 180 ملیار هەموو مانگێک زیادەی دەسەکەوێ. ئەمە یەک. دوو داهاتی ناوخۆیان وەکو خۆیانی ئەترافەکەن بەو هەموو کارە نایاسایی لە زیادکردنی باج و ڕسومات و غەراماتا کردویانە باشە هەمووی قازانجی گەورەیان کردووە لەسەر شانی خەڵک داهاتیان زیاد بووە داهاتێکی زۆریان زیادی کردووە. ئەمە دوو. سێ نرخی نەوت ئەوان لە 20 دۆلار و 21 دۆلارە هاتن بڕیاریاندا موچەوا لێ بکەن و لێ بڕین داهێن و بڵێن ناتوانین و خۆمانە گونجێنین. بەڵام کە دۆلار کە نەوت چۆتە سەر و 60 دۆلار خۆیان لە گێلی داوەوەکەوەی کە خەڵک نازانێ ئەمانە چەندە داهاتیان زیایی کردووە. یعنی چی؟ بەرمیلێک نەوت 40 دۆلاری چوو بێتە سەر بەڵام تۆ هەر بڵێ پارەم نییە. یعنی چی؟ 100 دۆلارێ گۆڕیوەتەوە لە پارەی نەوت بە 120,000 بە 180,000 ئێسای گۆڕیتەوە بە 145,000 دۆلار داهاتی ئەڵەی خۆمانە گونجێنین. جگە لەوە لە ڕابردووە بەغدا پارەی ناردووە. چەند مانگ بەغدا پارەی نارد؟ ساڵی ڕابرد. ئەمانە دەیانەوێ بەغدا پارەیان بۆ بنێرێ هەر ئەوەندە بدەن نەینێرێ هەر ئەوەندە بدەن دۆلار بە هەر چەند بێ هەر ئەوەندە بدەن نەوت بە هەر چەند بێ هەر ئەوەندە بدەن. بۆ چونکە ئەوان دزی خۆیانیان سابت کردووە. دزی خۆیانە بێ دەسی لێ نەدرێ. دزیکە لە چی؟ لە پارەی نەوت لە داهاتی ناوخۆ لە قاچاقچێتی لە مەرزەکان لە گومرگ لە هەموو ئەو دزەی کە لە وڵاتەیەکەن لە ئەرز لە ئاسمان لە هەموو شتێ دزیەکە نەمانە ئەوەی خۆیان سابتە لی کەم ناکەنەوە. خزمەت گوزاری هەمووی وەستاوە پرۆژە هەمووی وەستاوە پترۆ دۆلار هەر نەماوە نەوت بۆ ناوخۆ هەر نەماوە بەرمیلێ نەوت نادەن بە کەس نەنەوتی سپیەدەن بە خەڵک نەنەوتی ڕەشەدەن بە پاڵاوگەکانی خۆیان. ئەمانە نەبەنزی نەدەن. یعنی عێراق
نەوتی ڕەشی خۆیدا بە پاڵاوگەکانی هەرێمی کوردستان ئەیکا بە بەنزین بۆ هاوڵاتیەکانی داتەوە بە نرخێکی هەرزان ئەیکا بە نەوت بە بەلاشەی داتەوە بە نرخێکی ڕەمزیی داتەوە بە هاوڵاتیەکانی خۆی گازوایلەکەش یێباتەوە بۆ محەتاتی کارەبا ئەمان کە سەرما دێت کارەبایانە بێ بە 10 سعات بە 8 سعات ئەمان کە زستان دێت درۆەکەن بەرمیلێ نەوت تا ئێستا نەیانداوە بە خەڵکی کوردستان ئەمان نەوتی نانەوەکانیشیان بڕی ئەمان بەنزین نادەن بە هیچ کەس بۆ چکە نەوتی ڕەش نادەن سەرەتان و مەوادی ژەهراوی دێنە ناو هەرێمی کوردستان و بازرگانی بە هەموو شتێکی وڵاتەوە ئەکەن بۆیە بەڕاستی درۆەکەن پارەیان هەیە بەڵام ئەیانەوێت دزیەکانی خۆیان زیاد بکە کەم نەکاوە دەستیشی لێ هەڵناگرن سزاکەی لەسەر خەڵکی کوردستانی دەن ئەزانی بۆ لەبەرەوەی خەڵک بە پاشەکەوت ڕازی بووە بە برینی تەواوی موچەی چەند مانگێک ڕازی بووە وایان لێ کردووە بە لێبڕین مەمنون بێ گرنگەوەیە هەموو 25 مانگێک موچەکەیان بنێ یعنی ئەمانە هەمووی بە بەرنامە کراوە بۆی خەڵک بێئاگا بێ لەوە هەموو تاڵانی و دزیەی لە وڵاتشتی گەورەتر نەکات بە دڵنیاییەوە ئەزانی کاک حەکیم ئێمە تا ساڵی 2013 پارە هەبوو تا ساڵی 2013 پارە هەبوو دزیش هەبوو هەردووکی هەبوو خزمەت گوزاریش هەبوو موچەش هەبوو دزیش ئەبەم پارەیە کە هەبوو خزمەت گوزاریە کرا باشە هەرێمی کوردستان هەنگاوی نابوو بۆی کە کۆڵانی گڵ نەمێنێ و چیمەنتۆ بکە بۆی کە کارەبا بڕاتە هەموو شوێنێ بۆی کە قیرتاو بکە بۆی کە پرۆژەکان هەموو بەڵێندەران تەندەریان وەرەگرت و بەشداری پرۆژەیانە کرد بەڵام لە 2014ەوە دزیەکە زیایی کرد پارەکە کەمی کرد کە دزیەکە زیادی کرد پارەکە کەمەکە ئەو کاتە بەشی خەدەمات نامێنێ بەشی پرۆژە نامێنێ هاتن دەستیاندا لە موچەش واتە دزی زیادی کردو بۆیە پارەکەمی کردووە لای خەڵک بۆ خەڵک یعنی وەکو داهات کەمی نەکردووە داهات زیادی کردووە بەڵام دزی گەورە بووە لە کابینەکان تا کابینەی 8 دزی زۆر گەورە کراوە بەڵام کابینەی 8 بەم تەمەنەی کابینەی 9 بەم تەمەنەی بەقەر کابینەی 8 و 7 و 6 ڕەنگە شتێک کەمتر بێت دەستی کردو بە دزی و تاڵانی لە هەموو شتێکە ئەو جۆرە دزیانی کە ئێستا هەیە وەکو لە مەرزەکانەوە هەتا نەوت لە کشت و کاڵەوە هەتاک و پیشەسازی لە هەموو شتێکا دزی هەیە لە هەموو شتێکا دزی هەیە یعنی هیچ بوارێک نییە ئێستا لە کابینەی نوۆیە دزیتیانە بێ دەسەخەیتە سەر هەر کەرتێک دەست بۆ هەر بوارێکە بەی لێوان لێوە لە دزی لە هێنانەوە لە هەموو شتێکە لە هەموو شتێکا دزی هەیە کە ئەڵێ نەوت ئەدزرێ هەر نەوتە ڕەشەکە نییە کە دەرێنن ئەیدزن ئەو کارمەندەی لەوێ ئیشەکە ئەم ئاوە ئەخوا ئەلەما دزن ئەمە ئێستا بەچەنە لە بازار ئەم ئاوی جامە بۆ نمونە کارتۆنێک کە چەند دانیتیایە بۆ نمونە بە $2 کارتۆنەکە ئەوان $10 نووسن بۆ چونکە کۆمپانیاکەی خۆیانەی هێنێ لە بازار 2 پێدا 8 وەرەگرێ زیادە بۆی پارەی نەوتە بۆ یەگەڕێتەوە لە میوە لە سەوزە لە سیارە لە سکیوریتی لە هەموو شتێ دزیەکەن لە هەموو شتێ دزیەکەن وەکو چۆن لە مەعاشی پێشمەرگە دزیەکەن چۆن وەکو جارانی جاشایەتی ئامرفەوج و لیوا و ئامرسریە و ئەم ناوانەی کە لە سلکی عسکەریا هەیە بندیواری هەیە خاصەتەن لە سەردەمی شەڕە دوای شەڕ دەوام ناکە پارەکە بە ناوی ئەوە وەرەگرێ بە گونێ وەرێگرێ شتێکی کەمەیە بەوانەی ئاگایان لێ و زیادەکەی خاتە گیرفانی خۆی بۆیە بڕۆ لەگەڵ حرمەتما بۆ فەرماندە بە مەوقیف و پاکەکان
زۆرترین خەڵکی دەوڵەمەند لە پلەدارەکانی سلکی سەربازیە هەیە. بۆ چکە لە ئازوقە دزیەکە، لە نەو دزیەکە، لە سوتەمەنی دزیەکە، لە موچەی پێشمەرگەکە دزیەکە، لە هەموو شتێ دزیەکە، هەمووی لە بەردەستیایە و زۆرە کاکە. من یەک شتە پێ بڵێم بۆ ئەم قسانم بۆی بینەران نەڵێن بەڵگە نییە. بەرپرسی یەکەی هەفتە، بەرپرسی یەکەی هەشتا وەزیری پێشمەرگە خۆلی پێشوو بانگمانکردن بۆ لیژنەی پێشمەرگە، من لەوێ بووم. بەرپرسی یەکەی هەفتە وتی من قساکەم بە ناوی بەرپرسی یەکەی هەشتاوە. باشە؟ کاک جعفەر بوو لەگەڵ فەریق شیروان بوو، نازانم ئەوەی یەکەی هەشتا. وتی ئەمە قسەی هەردووکمانە. وتی یەکەی هەفتا و هەشتا کە دروستمان کرد بۆ هەڵبژاردن دروستمان کرد، چونکە لە کاتێکا بوو کە ئۆپۆزیسیۆن دروست بوو بوو باڵانسی ئێمە دابەزی، ئێمەش بڕیارماندا ئەم یەکانە دروست بکەین بۆی خەڵک تاعینکەین بە ناوی پێشمەرگەوە و دەنگمان پێ بدەن و بۆ ئینتیخابات دەنگیان پێکۆکەینەوە. بەرپرسی یەکەی هەفتاوتی کە من بووم بە بەرپرسی 5 ملیار پارە هەر لەو گۆڕەکەوت بوو نەمەزانی چیە گەڕانمەوە. وتیانەمە چێوت وڵا ئەمە هەر زیایە نازانم چییە. یعنی پێش ئەو سەرڕای و هەموو دزیە 5 ملیار دینارتی هەر زیادە بوو نەئەزانرا هی چییە. یعنی دزی لە هەموو شتێکەیە، لە هەموو شتێک کراوە، وەکو چۆن فێڵ و غەشیش لە هەموو شتێکی ئەم وڵاتە لە هێنانی ئایکەن، تەزویرەکە دێنن، خراپەکە دێنن، کوالیتێ نزمەکە دێنن. یعنی ئەم کۆمەڵگەیان داڕزانوە. ئەم کۆمەڵگەیە ئێستا بەدەست نەخۆشی شێرپەنجەوە کە هۆکارەکەی ئەم دەسەڵاتەیە، ئەو بازرگانە بەناو بازرگانە چاوچنۆکانن کە شتی پیس و کوالیتی خراپ دێنن، ئەو بەرپرسە دزانن کە شەریکی کۆمەڵێک بەناو سەرمایەدارن و پارەکانیان لای ئەوانە و دێن دەرمانی خراپ و شتی خراپ داخڵەکەن. یعنی کەس نازانم ئەمە لەکوێی دنیا هەیە کاک حەکیم دەسەڵاتداربی لەم وڵاتە، بەڵام بچیت بازرگانی بکەی بە جەستەی ئەم میلەتەوە تووشی نەخۆشی بکەی، شتی خراپی بۆ بێنی بۆی قازانج بکەی. ئەی لەکوێی دنیا دەسەڵاتداری وا حکومەکە؟ ئەوانەی ئەڵێن مافیا لە دنیا لە باڕێکات تەقەی کردو یەکێکی کوشتووە، لە کۆنتڕۆڵێکا دەرچووە تلیاکی پێبوو، ئەوانە مافیان. مافیای حکومڕان بەم شێوازە لە دنیایان نەماوە و ناژێڵن هەبێ. وڵاتانی عەرەبی ئێمە پێمان وانیە بەشێکی زۆریان بە میراتی و پشتا و پشت لەسەر حکوم ماون و هەر ئەمێننەوە لەوێ میلەتەکەیان وەک میلەتی ئێمە ناژی. کاکە خەڵکی یەمەن ئەلە مۆزعی کە ئێستا هەیە لە خەڵکی کوردستان خۆشتر و باشترەژی. بۆیە بەڕاستی هاوشێوەی ئەمانە لە دنیاە بوونی نییە نەماوە. ئەمانە هەرچی ناشیرینە پێیان بڵێ شانیان هەڵیەگرێ، هەرچی خراپە پێیان بڵێ هێشتا لەوە زیاتر خراپن. هێشتا زۆر شتەیە خەڵکی کوردستان نایزانێ، بە کەڵکیەوە نایەت لەسەر شاشە بیڵیت. ئەوەندە فاسیدن، ئەوەندە دزن، ئەوەندە گەندەڵن، ئاگایان نە لە میلەت ماوە، نە لە برسێتی خەڵک ماوە، نە لە هەژاری ماوە. ئەمجا هاتوون پارەیان داوە بە کوڕەکانیان، توانە کەناڵ بکەنەوەم گەنجوشتە هەمووی سەرگەردان و سەرخۆش و بێهۆش بکەن، باگایان لەوە نەبێتی لە وڵاتە گوزەرێ، با ئەرخەریکی مۆدێل و ڕابواردن و نێرگەلە و لیواتە و نێربازی و هەوەزبازی و ڕەگەزبازی و ئەمانە بن. بۆیە بینی لە نام کۆمەلگاشتی وا سەیر و سەمەرە پەیا بووە، حیا و حورمەتیان نەیەڵاوە، شکۆی ئینسانی کوردیان واشکاندووە بە ناوی سوال، بە ناوی داواکاری، بە ناوی هەژاری، بە ناوی هەموو شتێکیان کردووە. یعنی تەماشای خۆشیانەکەیت لە شوێنێکە ژین کە خانەوادەی هیچ مەلیکێکی دنیا وا ناژی، چکە هەر مەلیکێک لە وڵاتان بەڵێ وڵاتانی عەرەبیە و هەموو ستەمکاری و دزەی هەیەە میلەتەکەیان هێشتا لە خەڵکی کوردستان زۆر خۆشتر و باشترەژی. خەڵکی کوردستان چی هەیە؟ ئەمانە منەتی بەسەراکەن. چیان هەیە؟ قیتاریان، میترۆیان، پردە بەرزە پردەکانیان،
شەقامە باشەکانیان چیان هەیە؟ ڕسواترین پاسپۆرتیان هەیە، بێخاوەنترین میلەت و کەسیان هەیە، ئەبیسی ڕۆژێ لە چەند وڵات ڕۆژانە کورتایە حکومە درێ لەسەر تاوانی جۆرا و جۆر لەسەر فەزیحەی جۆرا و جۆر هەمووی لە سایەی ئەوواکە ئەم میلەتە سەری خۆی هەڵگرتووە یەکێ تێک چۆ لە یۆنان، یەکێک بوون بووە لە وڵاتێکی تر، یەکێ حکوم دراوە ژنێکی پارچە پارچە کردو، ئەم هەموو نەکبەتی و نەخۆشییان خستۆتە ناوە میلەتەوە کێن؟ هەمووی ئەم دەسەڵات دارەستەم کارانەیە. زیانی ئەمانە گەیشتووە بە ئاژەڵەکانیشمان، زیانی ئەمانە گەیشتووە بە دار و درەختەکانیشمان. بۆ ئێمانە چیان لەسەر بڵی شانیان هەڵیەگرێ. باش بەس وەکو ئەوەی کەوتت تەنان لە گۆڕینەوەی دۆلار 180 ملیاریان دەست دەکەوێت کردنەوەی دۆلار بە دینار خۆی لێبرینی موچەکە کە 180 ملیارە ئەوەی کە بڕیوانە لە 121ەکە بۆ لای نابن یا خود دەڵێن تا بەغدا پارە نەنێرێ ئەوان لای نابن بەغدا ئەمانەکە جێبەجێ نەکرێ. کاک حەکیم ئەمان وەگوتم قەبارەی دزی خۆیان گەورەتر کردووە، ئەوەش لە سەر داهاتی ئەم خەڵکایی بن، بۆی ئامادە نین دزی خۆیان کەم بکەنەوە بیجێڕنەوە بۆ خەڵک، ئامادەن 100 درۆ بکەن بۆ میلەت بە ناویەوەی پارەیان نییە لە کاتێکە. ئێستا هەوە هەیە کە پێشتر پارەی ژێرزەمینەکان و بەرنە دەرەوە و ئەوانە ماوە ئێستا؟ بەڵێ ماوە سپیکردنەوەی پارەی پێڵێن لە دنیاە هەرێمی کوردستان و عێراق بۆ قایەکە کە یەکێکە لە شوێنە زۆر مەترسیدارە دیارەکانی سپیکردنەوەی پارە. سپیکردنەوەی پارە چییە؟ یعنی پارەیەکی دزراوی ناشەرعی هەیە، ئەم پارە دزراوە ناشەرعیە بۆ ئەوەی شەرعیەتی پێپەیاکەن، بۆ ئەوەی ئەوەلیاتی بۆ دروستکەن نەڵێ نەمە هی دزیە، دێن پرۆژەی بازرگانی پێ دروستەکەن، دوایاڵێن ئەم پارەیە هی ئەم پرۆژەیە بووە، هی ئەم شوێنە بووە، وەیان شوێن هەیە لە هەرێمی کوردستانە، شوێن هەیە جا ئوتێلە، کارگەیە، باڵەخانەی گەورەیە، 20 جار فرۆشراوە و کڕراوە هەر هی یەک کەسیشە. چۆن دەبێت؟ چۆن؟ بۆ نمونە عیمارەیەکی زۆر گەورە هەیە لە یەکێک لە شارەکانی هەرێمی کوردستانە، باش بای 30 ملیۆن دۆلارە، بای 20 ملیۆن دۆلارە. بۆ نمونە ئوتێلێکی 5 ئەستێرەیە، 4 ئەستێرەیە، خاوەنەکەی بریتیە لە ئەلیف، یەکێکی تر دێ پارەی دزی پێەیە بە ئەلیف ئەڵێ من 9 ملیۆن دۆلارە دەم بە تۆ وەرە بە عەقدی کڕین و فرۆشتنی ئەم باڵەخانەیەی تۆ بکەین کە من ئەم باڵەخانەی تۆم کڕیوە، هی منە، بۆی پارەکەی کە هەیەی بچێتە کڕینی ئەو باڵەخانە، دوایی ئەی فرۆشیە بە ناوی فرۆشتنی ئەم باڵەخانەوە کە پێشتر کڕیوێتی پارەکەی با بۆ وڵاتێک. لە کاتێکە هیچ ڕووی نەداوە، تەنها هەندێک سەنەد و ئەوراق دروست کراوە و پارەکەی پێسپی کراوە. ئەنواع شێوە ژێرزەمینەکانیش پڕترن ئێستا، چکەوە دەمێکە دەیاوت ژێرزەمینەکان پڕن لە فەردە دۆلار. بەشێکی زۆر لەم بەرپرسانە کە دەستیان لە دزی گەورە هەیە، پارەکانیان بەشێکی زۆری لە هەرێمی کوردستانە، بەشێکی زۆریشیان بردۆتە دەرەوە، چونکە ڕێگایان دۆزیوەتەوە چۆن بۆیان سپی بکرێتەوە، ئەیبەن لە دووبەی بە ناوی ئەو شەریکاتانی کە لێرە هەیەە ئەوەلیاتی بۆ دروستەکەن و نقلێکەنە وڵاتانی ئەوروپا، و بەشێکشی بە ناوی خەڵکی ترەوەیە کە دابەشیان کردووە ئەوەندەی بالای ئەو بێوەندە خۆیان عەقدێکیان پێ کردو و توانێت کوژین بەیانی لەم عەقدە لابەی چکەوە لە ژێرەوەی ئێمەیە تۆ واجی هەبە، هەنێکیان چاوەڕێیەکەن کە ئەمانە بمرن بۆی بیان خۆن، چکە دوایی کەس نایە بڵێ پارەی کاک فڵان کە خۆی بە سەرمایەدار پیشان داوە هی دزی فڵان بەرپرسە و لە ژێرەوە یاوێتی پێی، دوجار هیچیان نابن بە خاوەنی و هەموو تاڵانی لە وڵاتە کردویانە. سەدام چەندێک بوو بە خاوەنی هەموو ئەو سەروەتەی لە عێراق چەند ساڵ هەی بوو لە دەرەوە شتی پێکرد، عودەی و قوسەی چەندێک بوون بە خاوەنی ئەو سەروەتەی کە بە زوڵم لە میلەتانی عێراقیان برد، بەخوا دەسەڵاتدارانی دز و تاڵانچی هەرێمی کوردستانیش بە قەر عودەی و قوسەی و کوڕەکانی حوسنی موبارەک و زەین عابدینە بن بە خاوەنی ئەو سەروەتە. سپاس دەکەم ناوبڕێکمانای دەگەڕێم وڵاتان، بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ
بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دکتۆرە مناڵەکەم شیر ناخوات، کێشی کەمە، هەستەکەم بەرگری لەشی هیچ باش نییە، دای من نەخۆشە. شیر هۆکارەکە بۆ گەشەی مناڵ. پێم باشە شیری بالاکتان بەکاربێنیت. بۆچی بالاکتان؟ منو شیری بۆ مناڵەکەم بەکارهێنم بۆ ئێوەش هەمان شیر پێشنیار ئەەکەم. چونکە چەندین شیرم تاقی کردەوە هیچ شیرێک بە هەندەی بالاکتان سوودی نەبوو لەبەرەوەی چەندین تایبەتمەندی بەهێزی هەیە. لەوانە 25 جۆر ڤیتامین و کانزا و چەندین جۆر پرۆتین و چەوری لەگەڵ 3 جۆڕۆنی ڕۆکی بۆ گەشەی بەردەوام. مادەی فۆز بۆ ئاسانکردنی کردداری هەرس و ڕێخستنی جوڵی ڕیخۆڵە دەوڵەمەندە بە 5 نیوکلۆتاید بۆ بەرگری جەستەی مناڵەکانمان دژی بەکتریا و ڤایرۆس. مادەی DHA بۆ گەشەی مێشک و بەهێزکردنی تۆڕی چاو و بینین و بەهێزکردنی ئاستی زیرەکی و فێربوون. کۆالەتێکی بەرزی هەیە و چەندین ساڵە لە ئەوروپا بەکاردێت. براندێکی ئیسپانی کۆالەتێکی بەرز بە نرخێکی گونجاو و ئێستا لە عێراق. سڵاو، ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە. بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. ئەڤرو جیهان هەمی مژیلێ بەرەنگاربوونا ڤایرۆسێ کۆرۆنایەنە و چەوانیە دیتنا ڕێکên ساخلم بۆ پاراستنê ji vî vayrosî. Li kompanya Paşa Baxçe û bû cara êkel cîhanê beşek bi navê V-Block hate danan bû çêkirina hemî cûrên amanên şîşey yên tendurustî ji bo parastineka baştir û saxlemtir bû hewa û xêzanên hewa. V-Block ev sîstemê pêşkeftî nahêlît çi bakteriya yan vayrosên xerab bi şîşey ve bimînin. Pirêka kompanya Alton Oz hîndeşên vî cûrê amanên şîşey bi destxwe ve bînin. Ebtinê peywendiyê bikin bû pitir pêzanînan. Kompanya Alton Oz zaxo komelgeha bazirganî. ئەستان خۆشەویستە هاتینەوە بۆلاتە لە بەرنامەیەدا خۆشترین و باشترین جە بە ساڵ دەبژێرین. سەرەتاش لە بەشداربووی دەستەچەتمانەوە دەست پێ یەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر؟ ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان؟ بە دڵنیاییەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاراستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی ترا نەخواردووە؟ ئەوەدا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە. کەردامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە و هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. کۆمپانیای ئاکۆکەریم. کۆمپانیای ئاکۆکەریم جوانترین دەرگا و پەنجەرەی ئەلمینیۆمی عازل و سیستم بە قەبارەی جیاواز و شوشەی دەبڵجام بە شێوازی سادە و نەخشدابین دەکات. هەروەها جۆرەها ڕەنگی شوشە بە باشترین کوالیتی. بۆ ئەوەی ماڵێکی ئارامت هەبێت و بە دوور بیت لە ژاوەژاوی دەرەوە، بۆ ئەوەی دەرگا و پەنجەرەی ماڵەکەت بۆ ماوەی دەیان ساڵ وەک خۆی بمێنێتەوە و ژەنگ و داخوران و کاڵبوونەوە ڕوونەدات، کۆمپانیای ئاکۆکەریم باشترین دەرگا و پەنجەرەتان بۆ دابین دەکات بە باشترین کوالیتی و نوێترین دیزاینی سەردەمیانە. ناونیشان هەولێر شەقامی کۆیە کەس نەزان بەرامبەر شوقەکانی پلاس لایف خواردبانکی حەمرین. 0حوسەد و50 411 7111 0حوسەد و50 411 8111. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ
بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک سۆران لەبارەی موچۆ قسەمان بست سەبارەت بە چاکسازی تا ئەم سات وەختەش کە 20 مانگێک لە تەمەنیم کابینی خەریکە نیوەی ئەم کابینێتێ ڕێبازە بکەن کەوان چاکسازیان کردووە بەردەوامن سوورن خۆت هیچت بینیوە؟ چاکسازی جگە لە درۆیەکی تر نییە. گەورەترین گەندەڵی کە بە شێوازی نوێ جیاواز لە گەندەڵی و دزیەکانی کابینەی هەژدەستی پێکردو لەم کابینا سەری هەڵداوە. زۆرترین دزی لەم کابینا دەستی پێکردووە، چونکە بە حەقیقەت وەزیر هەیە لەم کابینا پۆستی حەساسی هەیە، باشە، بەڵام ئەوەندەی خەریکی بزنسی ناشەرعی کۆمپانیای خۆیانە ئەوەندە خەریکی وەزارەتەکەی نییە. وەزیر بەڵێ بەڕەسمی نوێنەری ئەو کۆمپانیایە کە ئێستا لە حکوومەت دەوڵەمەندترە و من لەگەڵ سەرۆکی حکوومەت کێشەم هەبووە لەسەری. ئێستا هەموو شتێک کۆمپانیاکەی ئەوانە. وەزیر تایبەتمەندە بە ئیشەکانی ئەو کۆمپانیاوە، بڵێ هەرچی یەکەم ئەڵێ بچۆ بۆ ئەو کۆمپانیا بجاوەرەوە بۆ لای من. باش، چاکسازی جگە لە درۆیەک هیچی تر نییە. باش، بەس خەڵک ڕەنگە پرسیار کە بۆچی ئێوە بەردەوام دژی حکوومەتن، هەر دژی حکوومەت دەکوڵن، کێشەی ئێوە چییە؟ کێشەیەکی شخصیە لەگەڵ حکوومەت و لەگەڵ دەسەڵاتداران؟ کێشەی سۆران عومەر کێشەی چییە؟ من کێشەم لەگەڵ حکوومەت نییە، کێشەم لەگەڵ ئەشخاصی ناو حکوومەت نییە، بەقەدەوەی کێشەم لەگەڵ ستەمکاری و دزی و گەندەڵی و نادادی هەیە. هەموو ئەوانەی کە ڕەنگە تووشی بەریەککەوتن بوو بم لەگەڵیان بە شەخصی هیچ کێشەیەکمان نەبووە، ڕێزیشیان گرتووم، تەعاملیشمان پێکەوە بووە. یعنی سەرۆکی ئەم حکوومەتە لە ساڵی ڕابردوو دوایین دیدارمان لەسەری ڕەش بوو کە لیژنەی دارایی چوین پێکەوە دانیشتین لەگەڵ حکوومەت، شوێنی کۆبوونەوە کە سەری ڕەش بوو. باشە، و زۆر مجامەلە و لوتفیشی کردو بەرامبەر لەوێ وەسفی ئەوەی کرد. بەڵام ئێمە شتی شخصیمان نەبووە تاکو کاتێک کە قسەمان کردووە لەسەر حکوومەت مەبەستمان کاک فڵان و کاک فیسار بوو بێ. ئێمە کێشەمان لەگەڵ ئەم سلوکە ناشرینەی حکومڕانی و ئەم دەرەنجامە خراپەی حکومڕانیە هەیە کە دوای 30 ساڵ شکۆی تاکی کوردیان واشکاندووە، بەعس نە بە زیندان، نە بە ناوی ئەنفال، نە بە کیمیاباران نەیتوانی شکۆ و کەرامەتی تاکی کورد بشکێنێ بەو هەموو قوربانیە. بەڵام ئەمانە بە 30 ساڵی حکومڕانی بە ناوی کوردایەتیەوە شکۆ و کەرامەت و شەرەفی کوردیان شکان لە ناوخۆ بەرامبەر بە خۆیان، لە بەرامبەر عێراق، لە بەرامبەر وڵاتانی دەوروبەریش. ئەمانە قیەمی کوردی و کوردەواریان هەموو لەبەر یەک هەڵوەشاندۆتەوە لە پێناوی ئەوە کە خۆیان دزی بکەن و خەڵک وێران بێ، خەڵک تەدمیر بێ، خەڵک نەخۆش بێ، خەڵک لە ڕووی ئەخلاقیەوە با وێران بێ، با تووشی لادان بێ، با زیندانەکانیان بۆ پڕکەن و هەمویان بکەنە ژوورەوە. هەر کەسیش لە بەردەمیانە ببێ بە مەترسی لەسەر ئەم دزی و تاڵانیان چیان پێ بکرێیکەن. چیان بەرامبەرەوە کردو بۆنەوە؟ هەرچیەکیان توانی بێ بەرامبەر بە من هەوڵیان داوە بیکەن و کردووشیانە، بەڵام منەتی ئەوەم پێیان نەبووە. منەتیان ئەبەوە بێمنەت بووم لێیان، لە ئیغرای مادیان، لە تەهدید و هەڕەشەیان، لە هەر شتێک کە کرد بێتیان. من هەموو مانگێ 8 ملیۆن دینار موچەم دەست لێ هەڵگرت، ڕازی نەبووم بچمەوە بە زەلیلی لە بەردەستیاندا بنیشم تەنها لە پێناوی ئەو موچە زۆرە
دوای ئەوەی کە حەسانەیان لەسەر هەڵگرتووم فەرمانی گرتنیان بۆ دەرکردووم بۆ لە پێناوی ئەوەی کە بەرگریم لە خەڵک کردووە حەقم وتووە بێدەنگ نەبووم بێمنەت بووم لێیان داوام ئەوەیە خەڵکی کوردستان بۆ گێڕانەوەی کەرامەتی خۆی و شکۆی خۆی کە هەموو ڕۆژێ ئیهانە و بێڕێزی پێەکەن لە بری ئەوەی بپارڕێتەوە هاوار بکات دژیان لە بری ئەوەی ملکەچ کات سەر هەڵبڕێ بە سەربەرزی بژی چکە هەرە مرێ ێ بۆ بەم کولە مەرجە بمری با بە عیزەتەوە بمری با بە سەربەرزی بمری مەبە بە کۆی لەی ئەم ستەمکارە دزە تاڵانچیانە کە ماڵ و مناڵی خۆیان ئەمانیان لە ناو ماڵەکانیان ناقوبوڵ نییە تۆ بۆ بە حکومڕان قوبوڵتە بۆی ئەو هێزانەشی کە لەم حکومڕانیەتیە ناشرینیا بەشدار نین نابێ ئاوەدانیشن و لەگەڵیان کۆ ببنەوە و هەرچ مەجلیسێکیان دروست کرد تایە دابنیشی ئەبێ ڕەجمیان کە بێ نەفرەتیان کەی پێیان بڵێ ئێوە شایانی حکومڕانی نین پێشمە تەورادەوەکو شەیتان ڕەجم بکرێن وەڵاجا ئەمە حەقا هەرکەس لە ماڵی خۆی وێنەکانیان ڕەجم کە ئەگەر نەتوانێت بە حەقیقیش ڕەجمیان کە نەک وێنەکانیان هەڵبواسرێ ئەمانە کاک حەکیم هۆکارێکی بەردەوامیان خەڵکە یعنی ئەوەی کە پاسەوانی ئەوەکە ئەو هەموو دزیە ئەکا لەگەڵ پاسەوانەکەی منە لە یەک شوێن موچە وەرەگرن یخۆوەەر بۆ خۆیانە خۆ بۆ ئەوانەشیان نییە کە ئەیان پارێزن لەبەر دەرگاکەشیانە وی عیبە خەڵک بەڕاستی عیبە دوای 30 ساڵ هێشتا خەڵکێکە بێ دیفاع لەمانە بکە ئەوەی دیفاع لەمانەکە بە فعلی دیفاعیان لەکە تەقەیان بۆکە ئەیان پارێزیە شۆراوەتەوە لە هەموو بەهایەکی ئینسانی و با دڵنیا بێ ئەو سەرمایەدارانەی پارەی ئەوانیان پێ و شەریکە دزیانن دوای کەوتنی ئەمانە سەروەتەکانیان نەکەوێتە دەستی خەڵک ئەوانەی ئەمانە ئەپارێزن ئەوان ڕەنگە دەرباز بن هەندێکیان بەهۆی جەواز و تەیارە و سیارە و پارەی خۆیانەوە بەڵام ئەو کۆیلانەی کە ئەوانیان پاراستووە وەکو جاش و مەفرەسە خاصە و تەواریەکان ڕسواکرێن خەڵێن ئەو خەونەوەی تو باز دەکەی ئەوان هەڵێن و بڕۆن و خەون نییە ئەوە وەگەو خەونەوایە کە سەدامی پێکەوت وەگەو خەونەوایە کە سەدامی پێ لە سێدارەدرا وەگەو خەونەوایە کە موعەمەر قەزافی گاڵتەی بە هەموو ئومەی عەرەبیە کرد بڵێن ئێمە لەوان ناچین جیاوازین ئەوەش ڕەنگی خۆی وەڵاهی جیاواز نین وەڵا بەقەر موعەمەر قەزافی شەریف نین موعەمەر قەزافی میلەتەکەی برسی نەبوو کە ئاوایان لێ کرد وەڵاهی هەندێک لەمانە شەریفتر نین لە زەین عابدین کە بەس بە چاپەڵە هەڵساڵ تیارەکەی ڕۆی بۆ سعودیەوەی تر کۆتایی هات ئەزانی هەر میلەتێک زوڵمی قبول بوو سەری شۆڕ کرد هەر بە زەلیلی ئەمرێ هەر بەسەر شۆڕی شەژی بەڵام هەر میلەتێک زوڵمی قبول نەکرد زوڵمەکە چەندێ زۆریش بێ لەسەری هەر دەربازێ بێ لێی هەر ڕزگارێ بێ و سەرنجامی ستەمکار چییە؟ هەڵکەی خاتە سەرشانی وەی گەڕێنێ کە دوایەوەی لە حکومڕانی نەما نەخێر سەرنجامی ستەمکار لە هەموو دنیا بۆیە خوای گەورە باسی چیرۆکی فیرعونمان بۆوەکە و جەستەی فیرعونیشی هێشتۆتەوە و ئێستا بە هەر کەس بڵێ فیرعون شکڵەکەی لە بەرچاوە چکە وعدی خوای گەورە بووە جەستەکەی پاراستووە بۆی ببێ بە عیبرەت بۆ هەموو ستەمکارە بەڵام زۆر سەیرە هیچ ستەمکارێ پەند لە ستەمکاری پێشخۆی وەرناگرێ یعنی ئەمانە لە عێراقا بەس ئەوەندە کافی بوو کە بزانن سەدام چی لێ هات بەو هەموو دەسەڵاتەوە پێیان وابێ ئەمانیش ئەپارێزرێن و ئەم دەسەڵاتەیان پارێزیە باش بەخوا نەبەقەر سەدام سی خۆیان هەیە نەبەقەر سەدام فیدائیان هەبوو نەبەقەر سەدامیش خەڵکیان لە دەور بوو بەڵام چی لێ هات سەدام یەک کەسی لەگەڵ ما و کەسە چوو کەشفی گرتی وەرنها لەو چاڵایە لەو مەزرعە چون هێنایانە دەرەوە ملیان کرد بە پەتەکە باش جەرگیشی بە جۆرە سوتاکە بینیمان چی لێ هات ئەمانە ژوایان لێ دێ ئەگەر دوای 30 ساڵ هەر بەردەوام بن لەسەر ئەمە
ئێقەی چێکا با بڕواقی رووسیا سیان تەواو کردو با بێ بەچل دوای چیان لێیە بۆ ئەمانە بە تەمان کوڕی کوڕەکانیشیان حکوممانکەن ڕەنگە خۆیان خەیاڵیان وایە باش کەستەمکار تەماعی گەورەیە ئێستا چۆن لە وڵاتانی تر پشتا و پشتی دەسەڵات تەسلیمەکەن بۆ هێر خۆیان بمێننەوە ئەمانیش دزا و دزی دەسەڵات ئەم دزە یا بەو دزە ئەو دزە بە تەمایە بیا بەم دزە بەڵام بەخوا ئەوە تا سەر نییە خوای گەورەش فرسەتی ئەگەر ئێمەش ئەو میلەتە نەبینەم ستەمکارانە بگۆڕین بەخوا خوای گەورە ئەمریکایەکی چۆن نارسەدامی والێکە شتێکی شەنێری ئەمانە بەرگەی وەش ناگرن ئەمانە بە یەک گۆڕانکاری خێرا ماڵەکەیانە پێچنەوە خۆیان حازرەکەن چۆن ڕاکەن خەڵکوان نەزانێ ئەمانە بەو شێوەی ئەیان بینی زۆر مهم من تۆ چۆیان ئەیان بینی زۆر بچووکن زۆر ترسنۆکن لە بەسیترین گۆڕانکاریە ترسن وەکو چۆن بەو برادەرەیان وت تۆ ویلایەتەکەت تەواو بووە و دەستی هەڵ نەگرتووە شەڕی داعش تەواو بوو خواحافیزی بکە شەو بەیانێکی خوێندەوە و خواحافیزی کرد و پۆستەکەی نەما و هەنێک چەقۆکێشی نار بۆ سەر پەرلەمان بۆی ئالۆزی دروستکە خەڵک لە بیری بچێتەوە کە ئەو وازی هێناوە ئەمانە بە یەک لەحزە خوای گەورە کە لی تێکدان ئەها ئەڵێ کوونە مشکیان لێبێ بە قەیسەری ئەوە زانی چییە؟ ئەوە ئەو ڕۆژەیە کە ستەمکار بێشێوە و شوێن نییە خۆی پیا بکە زۆر کەمەوە بەس دەستەر مەلەفی ئازادیش لەم کابینێ پێدوە پاشەکشەی کردووە لە پەرلەمانەوە ئازادی لە ئەوەی بادینانەوە ئازادی لە هەرێمی کوردستان هەر لە پراوێزا بووە تاو شوێنە ئازادی هەبووە کە نەگەشتووە بە خۆیان کە گەشتووە بە خۆیان ئازادی مانای نەبووە باش بۆیە تیرۆر هەبووە لە ڕۆژنامە نووسەوە لە زیندان هەیە ئەشکەنجە هەیە فراندن هەیە بەکارهێنانی زیندانی نهێنی هەر بەردەوامە ئەشکەنجە هەر بەردەوامەوە باشترین هۆکارەکە ێستا خەڵکی پێ تۆقێن و باش تعزیب سەرەوەی بادینان گەوەکو شتێکت مابێ و پامێکشمای بە کوردستان ئەوانەی بادینان سلمێنەری ئەوەیە کە لە بادینان پێشتر چەندێ زوڵم هەبووە و سلمێنەری ئەوەیە کە ئەم سەرۆکی حکوومەتە چۆن بیرەکاتەوە چۆن بڕوای بە ئازادی نیە چۆن هاتووە بۆ سەرکوت باڵە سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز سۆرا عومەر کە لەم بەرنامەیە لەگەڵ ماوەی مادوماکردی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ